لە گوندی کانی ساردەوە سڵاوێکی گەرمتان لێبێ ئەمڕۆ میوانی ئەم گوندە جوان و دڵگیرم من ئەچمە هەر گوندێک ئەڵم نە ئەمە جوانترە ئەمە جوانترە کاکە کوردستان هەمووی بەهەشتە هەمووی دیمەنێکە کە هیچ کات لی تێر نابی لەگەڵمان بن با بچینە لای خاتونەکانی ماڵ بزانین ئەمڕۆ چی دروست ئەەکەین و لەگەڵ خەڵکی ئەم گوندە بدوێن بزانن ڕۆژانەکەیان لە مانگی ڕەمەزاندا چۆن بەسەر دەبن. خاتونگیان چۆنی بە قوربان تەندروستیت باشی؟ مەمنون زۆر سپاس تەندروستی چۆنە؟ مەمنون زۆر ساس لەگە ڕەمەزانە چۆنی؟ زۆر سپاس سەلامەت بیا خوا دەست پێ بکەین بۆی زوو تاویکەین دەبا فەرمووی بە قوربان. ئێوە عادەتەن چۆن مەسەلەن بریانیش جۆری هەیە چۆن دروستیەکەن مەسەلەن بریانی قاوەیی هەیە بریانی ئێمە قاوەیەکەین زەردە دانراوە جیاواز کێشە نییە نەنا هەچی بێ تەواوە ئێجا بۆم باز بکە چۆن دروستیەکەی سنگەکە سوورەکەینەوە ئەو ئەداوەتانی تری داینەوە سوورەکەی بەڵام هەر کەس بە تەریقی خۆش منی شواڵێ من بزانم ئێوە چۆن دروستیە هەیە هەموو شتەکان لە ناو مەنجەڵەکەت هەیە برنجەکە کات و شتەکانی بەس ئێمە بەجیا شتەکان حازرەکەین و دوایی ئەکینەوە ناو برنجەکە برنجەکە جاکە ئاوەکە خەنە ناو برنجەکە و ئەو کات بەهاراتەکەی تێکەن لەگەڵ ئاوەکەیە لەگەڵ بڵێ بڵێ باشە ئێوە ڕۆژانی ڕەمەزان زیاتر بەچی خەریکن بە زۆری عیبادەت ئیشەڵڵا ئیشەڵڵا خوا زۆر ئیشەکەینە ئەو لاوەدایانی بۆ عیبادەت خوا قبوڵی کا لە هەمومان اینجا بە وەکو بڵێن دەست و بنمان زووکەین نەکە بانگدا ئەوجا دواتر باوکە تووڕابێ بڵێ من با ڕۆژ و کانێ سفرەکە بڵێن قەدەمان تووڕەنە بۆ ئەمڕۆ لێمان تووڕەبێ وانە با دەست و بردێ بکەین ڕۆژانتە زووتر حازرە بوو وایە ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەم ڕۆژ لەسەر دار بریانیەکی خۆش بەتام دروستەکەین لەگەڵ قەڵێن. داگیان چۆنی بە قوربان تەندروستیت ماسمان هەیە چۆنی تەندروستیت وا سەلامەت نان بوانەدا کولێرە تەکرای ماندی بووی بە قوربانت بم بەخێر پێم سەرچە ئەیدەی بە هەمووانیان بەس بە شێوان ئیتر هەچی هاتبێ لە ڕێ خۆیەمەتی بەشی تۆشەی بەشی منیشە هەواوت کردووە یان هێشتا ماڵئیسە تەواو بوو وتیان ئەم کاکەی وتی ئەمە ماسی زۆر خۆشی هەیەمدا دێ ماسە فرۆشی یان هەیە ئەم ماسە لەکوێ هەین مانگا ئەی مانگاکانە چی لە کردودا لە لەوەرگان ئەرەوەڵا ئێوارەیەنەوە باڵێ ئێوارە ئەیان دۆشی ئەی بۆ ئێوارە یارمەتیت نەدەم ئەتوانی ئەرێوەڵا بڕوان ناکەم خوا بۆ بڕوان ناکەم ئەدە فێرم کە ناتوانیت فێرم کە ئەت باشە ناتوانم من زیرەکنی من ناتوانم مانگا بدۆشم تۆ فێرم کە باش. دایە بۆ کچی ئێستاوە بەنان تۆ ماشاڵات لێبێ لە شەشەوە هەستاوی نانت کردووە شیرە دۆشی خواردن ئامادەیە وڵی ترژنی سو ئاوایە هی ئەم جیلەش ئاوان ئەندۆمی خۆرن ئێمە ئەندۆمی خۆت ئەرە بەخوا لەوانێت تۆش لەم جیلێوی خۆیت پێچە من ئەندۆمی خۆیت ئەندۆمی ناخۆم نانە ئەی پێچە من خواردن دروستکەم کابان بم ئەخوا وریایت لەوا چییە وەنیە ئەرەوەڵ چەلەنگە ئێستا با بچینە مانگاکە ناترسم ئێشی نازانم فێرە بیت فێرمەکەی ئەی بۆ خۆ من علمی هیچ علمێکی نییە چۆن فێر بووی تۆدایە وەڵا من بەس لێرە فێر چەند تەمەنە چۆن بوو کە دایکت پێیوتی وەرە مانگا بدۆشان خۆت ڕۆیشتی من هەر لێرە کە من لێرە شوم کردووە کاتە شوت کرد یان تۆش ماڵی باوکت نازبەخوا لەم دۆشیوە نازدار بووی هەر دایکم خەریک بووە دواتر فێر بووی ئەرۆڵا لێرە فێرمە ئێستا حەزەکەی چل مانگا بۆ دۆشم بە ڕۆژوویت خوا قبوڵی ئەی لەچکە زوان دەبۆم چاکە دەبۆم چاکە دای بۆم چاکە خڕە لێت دێ مەمنونم لێکە نازداریت
دەیاڵە ئاوا بێت زۆر جوانی نیکەمەوە نەوەڵڵە ئەوە بەوە نەکرێتەوە ها بۆی تۆقەکە لێرەدانە ها کە جوانی جوانم بینەران ئەوەی دە باشە دایکگیان من ئەچوم بۆ مانگاکانی مۆتۆ لای منە فێن دەست خۆش مەمنون ئەو ماڵە هەر ئاوەجان بێ ئەچمە لای ئەم دایانە شەڵواری کوردیان لەبەر کردووە بزانم چیەکەن دایگیان چۆنی وەش قەزاد لەم کرد چۆنی بە قوربان باشی تەندروستی مەمنون زۆر سپاس دەکەم بە قوربانم چۆنی بە قوربان سەلامەت دایگیان چیەکەی بەتەمای بۆ کوێ بچی بەم شەلوارە کوردیە خۆ جوان کردووە وڵا بەتەما بڕمە بۆ ئەو بەرماڵەکەم لەو بەرە ماڵت لەکوێدا لەو بەرەوەی ها لە ئەو دوو بەرمیشتەیە ئەی شەلوارێکی ئاوا بۆ نادەم بە منیش گونا منە دەمێ وەرە ئەوەکو ئێوە بم وەرە چۆن ئەبێ من ئاوا بەو کەوێەوە لەگەڵ ئێوە ئێوەش ئاوا ئەبێ ماڭا دۆشی ناوڵە ناسم بۆ بۆ ئەترسی ناوڵە ناترسم ئەی. بەس نازانم ئەی. ئەرێ بەخوا وڵاتمەگەر یارمەتی مەدەی فێر بم زۆر فەقیرن هیچ ناکەن خۆ تۆ شاهدی وتی هیچ ناکەن وانە فەقیرن هیچ ناکەن دەیاڵە تۆ شەلوارێکی لە بەری باشە. بێتر هیچ ناکەن تۆ شەلوارێکی کوردین بەرێ ها تۆ سەیری کە چەند جوانم خوا لێم نایە دەوەرە ئێستا بە کچی گوند ئێستا کچی گوندم هەر بەم دوو پەنجەیە وەرە ها ئەگەر نەمزانی خۆی تۆ هیچ دەی ئەدەی دەی وەرە دانیشە دانیشی دانیش ها وەرە باوکە گیان هیچ ناکە ئەو گۆلکەکە مرقەیە شیرە خوا بۆیە دەی ئەی بوو نایێ ئەدەی ئەمە چییە؟ ئادەی تۆ کرانان وەکانەوە نارێ وەڵڵا وانەیە ئەی بۆ بەدەستی من ناها ئەها ئەتۆچی ئاوای لێکیت ئەبێ لە بنەوە تونگوانەکە بگریت زۆر هیلاک بووم زۆر ماندوو بووم بەڵام بەڵێنم بە خاچ بەدریە داوتم یەم یارمەتی دەدەم و چێڵەکان لەگەڵە دۆشم هەرچەندە هیچیشم نەزانی بەڵامی ترابێ بچم داگیان چۆنی داگیان باشی بە قوربانت من با دەستت ماچکەم قوربانت بم چۆنی تەندروستی چۆنە ئاوا خۆ جوان کردووە قەزات لە من چۆنی تەندروستی زۆر سپاس دەکەم داگیان ژانەوە مەزان چیەکەنەوە ئایتە خۆمان نەخڵاپێنین بە قەلوبە بریشک و بەستەوە بریش کوشتان قەلبانەیە و بریشکوان هەیە ئەی چی ترەکەن وەڵایتر ئاوا خۆم بێتاقەتی خەریکیەوەدەی ئەکێ خواردنت بۆ ئامادەکە تاکەم لە خوازت زیابە خواردنی دەستی خۆشە ئەرە وەڵڵا داگیان حەز لە چ خواردنێکە تۆ وەڵڵا حەچی برێ خوۆن ئێستازانشت دروستکەندە جان کچی ئێستازانش ئای لە خوازت زیابێرە وڵا هەمەشتە دروست دەکات الحەمدلله دەگەنە چ لە ملت کردووە ئەمانە ئەمە تەزبیە تەزبیحەکانی ئەدی ئەمە ئەوە کۆڵوانەیە کۆڵوانەیە هەموو کار لەسەر جلی کوردیەوە کۆڵوانە هەرێکێنە کۆڵمانەرەوە ئەرەوەڵە داگیان وەڵام منیشەم ڕۆمانم لەبەر کۆرە ڕەبێ مبارەکە بێ ئەفسەرڵی وەڵکێسا وەڵا داگیان ئەمە لێرە لەبەرم کروتیان بە کچی گوند ناچی ئەمە زۆر جوانە دەخوان ئەمە مێخەکە دایەوە پێشترەمەتان دروستە کرد بە خۆ ئەرە وەڵا مێخە ئەمە با یادگاری من و دیاری من بێ باشە بەخوا ئەمە بگرە بۆ من دەستە خۆش بێت دەستەکانە خۆش بێت ئەمە ئەدەم بە تۆ داگیان مادەم بە دڵتە قوربانی تۆ بم نا بۆ تۆ جوانە داگیان فەرقی من و تۆ چی ئەم مێخەکەوەم ها بۆنی مێخەکیە هەنار
ئەمە لە من و گەردەنی تۆیە جوانە قەزا خۆش بێ بەخوانەکایە قوربا پیرۆزت دەستی خۆش بێ بەخوانی تۆ دەستقی هەدیەکەم هەدیەکە زۆر پیرۆز زۆر جوانە سپاسەکەم عەزیزی منی دەستت ماچەکەم عەزیزی سەرچاو بە قوربانت بێ بۆنی خواردنی خۆش دێت بۆنی خواردنی دەستی کابانان دێت ڕازانم چاڕی منتان نەکردووە ئەرێ وڵات چوون بۆ مانگا دۆشین چ مانگا دۆشینێک ئەوەندە جوان فێر بووم ئادەی بیدە من دەستی ئێوە خۆش بێ ئادەی بزانم تۆ چیت کردووە بەڵایت بریانەکەش بریانێک ئادەی باسەری بەدڵتە بزانێ بە کەوچکێکم بێنێ کوا کەوچکەکە بێنە بۆنی کەم تەماشایکەن ڕەنگ و ڕووی چەند جوانە ئینشاءڵڵا ئێستا پێکەوە لەگەڵ ئەم خێزانە جوانە سفرەیەک ڕاخەین و بانگی ئێوارەکەینەوە الله أكبر السلام عليكم ورحمة الله الله دەستان خۆش بێ سفرەوخانی هەموو ماڵێک ئاوەجان بێ ئینشاڵڵا زۆر سوپاسان نەکەم سپاس بۆ میوانداریتان بەڵێ بینەران ئەمەش ئەمڕۆی گوندی کانی سارد بوو هیوادارم سفرەوخانی هەموو ماڵێک پڕ بەرەکەت بێتن خوا کوردستانمان بپارێزێتن و ماڵتان ئاوا بێتن و خواتان لەگەڵ بێت.